وزیر بەڕەوانی ئەمریکا سەردان عێراقی دکەش بۆ دیارکردنا پشتەوانی ئەولەکاری عێراقی. لە ڕۆژە جیهانیا ژنان سکرتێری گشتی نەتەوەی نێگرتی هوشداری دەدا ji pêşeliyên lê dijî mafê jinan. û xanimên kargeha Kamafûran li Silêmaniyê dibêjin ka çendê rolê wan di berhemînana navxweyî de giring e. روج باش وبخير هاتن برنامجها كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن هذا مجمر حفتي سبيدا رجا سي شمي داخل شمو هيفيا دمن خوش جوارا دكا وزير برافانيا أمريكا ليود آستن إيرو سي شمي دسردانا كا نراغهان ديدا گاشتا بغداي بارماجا نشاندانا پابندبونا واشنطني يا لشكري جي عراق راني زيكي 20 سالان پشتی روخاندنا رژیم صدام حسین به پشتگیریا یان به پیشنگیا امریکا آستن کار به دستی هری پایا بلندی ریوبریا سلوک جو بایدن سردانا عراقی بکا وی گوت از لفرم جو بو کدوستانیا استراتیجیکا امریکا و عراقی دوباره پشتراز بکم دماکو امبرف عراقک او لتر آرامتر و خودی سروری و دچن امریکا 2500 سرباز لعراق اشتنا و 900 دیجی لسوریا جبو راوشکاری و آلیکاری دشار دیجی دولت اسلامی داعش دا. دو بویرین هفرکی هف لپیشیا هلبجارتین سروکاتین ین افصال نشان آلوزیا لپیش پاریزیارین امریکیا او آلوزی درکترین دماکو سروکی بری دونالد ترامپ نامزد سروکاتی جبو هلبجارتین سروکاتی کوی سرکب و بالیو زاوییا بری لنتوی نیگرتین کهلی درکتین پیش کنفرانس که هری نافدارا چالاکیا سیاسیا پاریزیاران لواشنطنی. دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا شەوی شەممە لە هۆڵی کۆبوونەوەی ساڵانەی کردەی سیاسی کۆنزەروەتیڤ گەڕایەوە بۆ کەشێکی ئاشنا و زۆر دۆستانە کە ئامادەبووان لە ڕاپرسیەکەدا بۆ هەڵبژاردننی سەرەتایی پارتی کۆماریەکان لە سەدا 62 ئامادەبووان پیشگیریان لێکرد بۆ هەڵبژاردننی ساڵی داهاتووی ئەمریکا. لە ساڵی 2016دا ڕامگەیاند من دەنگی ئێوەم ئەمڕۆژ ئەوە زیاد دەکەم و دەڵێم من جەنگاوەری ئێوەم من دادپەروەری ئێوەم بۆ ئەوانەی ستەمیان لێکراوە و خیانەتیان لێکراوە من تۆڵەی ئێوە دەکەمەوە من تۆڵەی ئێوەم. تاکە ڕکابەری گرنگ و ڕاگەیەندراو بۆ ترامپ کە لە CPAC قسەی کرد باڵێزوی پێشووی ترامپ بوو لە نەتەوەی گرتوەکان نیکی هاڵی. من لێرەم داوای دەنگی ئێوە دەکەم بەڵام من شتێکی زیاتر داوا دەکەم دەمەوێت جارێکی تر ئیلهام بەخش بینەوە بۆ وڵاتەکەمان. ئاسۆیەکی سەرەتایی کۆماریەکان کە ڕانەگەیەندراوە هەروەها لە کۆبوونەوەکەی CPAC ئامادە بوو مایک پامپیۆ بوو یەکێکە لە وەزیرەکانی دەرەوەی ترامپ ئەوەی وەک چاڵێکی نهێنی سەرۆکەکەی پێشوو سیر دەکرێت. پێویستمان بە پارتێکە پارتێکی کۆنسەرواتیڤ کە شانازی بکەینەوە جارێکی دیکە ناوی لێ بنین نیشتیمان ڕەگ و ڕیشەی لە بیرۆکە بناغەیەکانماندا هەبێت بە سەرکردایەتی کەسانێک کە خاوەن کارکتەری ڕاستەقینەن لێ هاتوو بن و پابەند بوون بەو ئەرکەی ئەمڕۆ هەمووتانی هێناوەتە ئێرە. هەروەها هێڵی لە چالاکی ڕکابەرەکانی فلۆریدا قسەی کرد کە لەلایەن یانەی گەشەی کۆنزەرواتیڤەوە میوانداری کرابوو کە سەنگی خستوە سەر باج و ئابووری ئەو بۆنەیە لە پشت دەرگا داخراوەکانەوە سازکرا. چاوەڕوانکراوترین گوتار لە کۆبوونەوەی یانەی گەشەپێدان کە ترامپ بانگێژ نەکرابوو لەلایەن ڕان دیسانتیس پارێزگاری فلۆریداوە بوو ئەو وەک گەورەترین هەڕەشەی مەترسیدار بۆ سەر هەوڵەکانی ترامپ بۆ وەدەسێنانی دووبارە کاندیدکردنەوەی پارتەکەی بۆ سەرۆکایەتی ئەمریکا سیر دەکرێت. لە ڕاپرسیەکەی ڕۆژی شەمەی CPACدا دیسانتیس لە سەدا 20 دەنگەکانی بەدەستێنا. ئەمەش ئاماژەیە بەوەی کە لە شەڕدایە بۆ شکستهێنان بە ترامپ بە تایبەتی لە نێو ئەو لایەنگرانەدا کە زۆرتر لایەنگری سەرۆکی پێشوون. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ستیڤ هێرمن دەنگی ئەمریکا واشنگتن. دوشەمەی سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆگان گوت لە vê heftiyê dê bi fermî roja çardeyê Gulanê were destnîşankirin ji bo hilbijartinên giştî. Erdogan di konferansek çapemeniyê de piştî civîna di gel encûmenê wezîran got
ئەمێ بڕیارە هەڵبژاتنێ دە ڕۆژە عینی دەهی ئادارێدا بدن و دەست بە پێواژۆیە هەڵبژاتنانژی بکەن دەنگدانا ئەف ساڵ دەبەک و تورکیە بەر بە قۆناغێک پێتر دموکراتیک vegوێزە یانژی دەستهەڵاتە ئەردۆگان ئابدەهان ساڵانە ji gerek sêm ya serokatiyê re dirêjtir bike. û rêberên opozisyona Tirkiye duhşembê dawî bi nîqaşên xwe yên tund anîn li hev kirin ku serokê Partiya Sereke wek berbijêrê xwe yê hevbeş li dijî Serok Erdogan di helbijartinên çardeyê Gulanê de dest nîşan bikin. Li gora li hevhatina dawî ku bi بمەبەستا ڕێگرتنێ لە پارچەبوونا دەنگدەرن ئۆپۆزیسیۆنەیە دێ سەرۆکی CHP کەمال کلژدار ئۆگلۆ پێنج سەرۆکên dinên partiyên ئۆپۆزیسیۆنê weka jêgirên serokî destnîşan bike eger ew bû serok û desthelata bîsalan a Erdogan bi dawî bike. Kiliçdar Oglo gote girseya mezin ên piştevanên xwe eger em parçe bûbûne em ê wêran bibin. وەزارەتە دەرڤایە تورکیا گازی بالیۆزی ئەمریکا لە ئەنکارێ کرد پشتی سەردانە مەزنە کاربدەستێکی لەشکریە ئەمریکی ji بۆ باکوورێ ڕۆژهەڵاتە سووریێ ژێ دەرەکی وەزارەتە دەرڤە یا تورکیە ڕاگەهاند و تورکیە گازی بالیۆزی ئەمریکا جێف فلێک کرد ji بۆ دیارکردنا نەڕەحەتیە ئەنکەرێ ji سەردانە مارک میلی قوماندارê hêzên hevbeşên ئەمریکی ji بۆ باکووری سووریە میلی سەردانە سووریە کرد ji بۆ نرخاندنا ئەرکی ئەمریکیە 8 ساڵی li herêma dibin kontrola hêzên Sûriya Demokratîka hevbendên Washingtonê de. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەکرەتێری گشتیە نەتەوەین گرتی هۆشداریەک تون دا ڕێبەرین جیهانê got li seranserî cîhanê mafên jinan dibin metirsiya bihevçûnê de ne. Berî civîna Komîsyona Rewşa Jinan a Netewên Êgirtî Antonio Guterres gote encûmenê giştiyê netewên êgirtî ku wekheviya regeziya nêrûmê çend tê ji hev dûrtir dibe. Li ser şêweyê ku niha heye Guterres hişdarî da ku tundiya li ser jinan mirina di demê zayînê zarokbûnê da û newekheviya hêza kar wekî xeterên serekene li ser wekheviya cenderî li seranserî cîhanê. Wî bang li rêberên gelên cîhanê kir ku di warên zanist, teknolojî, endazyarî û matematîkê de tevlîbûna jinan zêdetir bikin. Yek ji pêşêriyên herî xirabên mafê jinan di civakên rojhilat da û gelek civakên dî helbet li cîhanê diyar da fire jiniyê ye. Îro me nimûnek ji wan civakan heye. Tevî awareyê, awarebûnê û xirabiya barê jiyanê di nav kampan da û rewşa xiraba aborî bi ser de tê ji marekmêrên Ereb dest ji firejiniyê jî bernadin. Li gora hejmaran 15 ji sedê ji zelamên kempekî awareyan da ku peyamnerê dengê Amerîka li Kerkûkê Dilşad Enwer seredana wî kiriya ji jinekê bitir heye. کوردەکان لە جنهێنانی دووەم دەترسن ناتوانن نژن بهێنن چونکە یاسا ڕێگەیان پێ نادات بەڵام ئێمە ناترسین ئەمە قسەی حاجی ناجیە کە ئاوارەیەکی عەرەبە و سێ ژنی هەیە لە کاتێکدا فرەژنی لە نێو کووردا سنووردارە. ئەبوو یوسف کە ئاوارەیەکی تری عەرەبە و سێ هاوسەر و ژمارەیەکی زۆر منداڵی هەیە سەرباری ژیانی ئاوارەیی و قورسی ژیانی هێشتا بیری لای ژنهێنانە. منێکێکم لەوانەی کە سێ هاوسەرم هەیە نزیکەی 30 کەسین لە ماڵەوە ناتوانم بە ئاسانی بیان ژێنم بەهۆی قورسی بژێوی سەختی ژیان هیچ موچە و سەرچاوەیەکی بژێویم نییە. ولا يوجد لدي أي راتب وأي مصدر معيشي. کەمپی ئاوارە عەرەبەکان لە گەرمیان نزیکەی 300 خێزانی عەرەبی تێدایە.
15% پیاوەکانیان لە ژنێک زیاتریان هەیە. ژنانی عەرەبی ئاوارەش پاسا و بۆ فرەژنی دەهێننەوە. اكو اسباب ياخذ چەند هۆکارێک هەیە هاوسەری منداڵی نابێ یان هاوسەرێکی باش نییە بۆیە ژن دەهێنێتە سەری یان لە ماڵەوە باش بەخێوی ناکات. چالاکوانی ژنانی هەرێمی کوردستانیش دەڵێن فرەژنی شیرازەی خێزانی تێکداوە. لەوەتەی کە با بڵێن ئەو خێزانە عەرەبانەی هاتوون و تێکەڵ بە گەرمیان و با بڵێن هەرێمی کوردستان بوون، ئەمە شوای کردووە کە شیرازەی خێزان تێک بدات و خێزان پەرتەوازە بکات و کێشە خێزانەکان زیاتر بکات و ببێ بە هۆکارێک بۆ هەڵوەشانەوەیەکی زۆری خێزان. ئەگەرچی ئەمە بە ناوی دین و بە پاساوی دینەوە ئەکرێ کاڵەن سنەتە 4 ژن بهێنرێت، بەڵام لە کاتێکدا دینەڵێ ئەگەر تۆ عەدالەت نیت هاوسەنگ نیت لە نێوان ئەم خێزانانەدا ئەوە نابێژنی دووەم بهێنیتەوە، بەڵام ئەوان ئەیهێننەوە و کێشە خێزانەکانیشان زیاتر کردووە. ئەبوو یوسف کە ئایندەی لا ڕوون نییە و نازانێت کەی دۆخی عێراق بواری گەڕانەوەی بۆ زێدی خۆی پێدەدات، بەڵام دڵخۆشە بە کۆبوونەوەی نەوەکانی لە دەوروبەری و جیاواز لە کوردەکان پشگیری لە وەچەخستنەوەی زیاتر دەکات. أما بالشريعة احنا نأخذ بالقرآن. ئێمە بە شریعەت و قورئانی پیرۆز کار دەکەین کە 4 ژنی حڵال کردووە تا نەوەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت زیاد بکە، بەڵام یاسا کارپێکراوەکانی هەرێم ڕێگا بە ژنی دووەم نادات ئیلا مەگەر هاوسەرەکەی کۆچی دوایی کردو بێت یاخود لێ جیابوو بێتەوە. للرجل إلا بعد موتها أو طلاقها. بە پێی قسەی چالاکوانانی ژنان توندوتیژی دژی ژنان لە نێو کامپی ئاوارەکان لە ئاستێکی بەرزدایە و زۆر جار ڕێکخراوەکان بۆ چارەسەرکردنی کێشە خێزانیەکان سەردانی کامپەکان دەکەن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. لە دەمێک و هەموو وڵاتێن ڕۆژهەڵاتە ناوێندی کریزین سیاسی و ئابووری و ئەولەهیە دەنا و ژن و زارۆک بێگومان پتر ژار کەسێکی دی ڕاستی زەحمەتی و دەردی گران دەبن ژە ئەنجامی شەڕ و بەهەفچۆنان یەک دپرسە گەڵ و مافین ژنان دچ ئازدەنە. لەیلا نوری بەرواری چالاکوان لە مافی ژنان و کارگێرا مەڵبەندی دۆکیە یەکگرتووی ئیسلامی کوردستان ji دۆکێ بەمەڕێ لەیلا خانم گەلک سوپاس ji بۆ دەمیوە من دەخواست بەریهات شتی ئەس بپرسم ڕەوشا ژنا ئیرۆ لە ڕۆژهەڵاتە لە هەموو جیهانی ئەم دخوازن بەحسێ هەرێما کوردستانە عێراقی بکەن چاوایە ئەرێ ڕاستە پێشیلین مافینوان وەساتینکردن و بدیاری. بسم الله الرحمن الرحيم. سپاس بو دلیوه سبارت بسیارتا مافی جنیل هرم رنگه که برچاف ام بینین روش بو روشه ات آسته که هند باسا چیتن کو جه دلخوش کرنه یا کو افرو که دلیوه کار کرنه ات همی بیاوه جیانه دا بو جنید وکرینه. سپاس بو خود افروکل هرم کردستانه وکلایان سیاسی جن یا شیا یا بجدار بیتن ات حتی آسته کو بدنا اندام مکتب سیاسی ات حزب خدا دیسان افروکا ما پارلمان هی سروکا پارلمانی گل جگرکاوی جنه ما اندام پارلمان تین جنه ما پلید تایبت ما پلید مدیر عامه تین ما وزیر تین یعنی اوه وی چنده راد گهینید کو آسته پیش برنا کیشا جنه روش بروژه دستانه الجهه داخلزیه و یا باشه. بله لهمان دم لیلا خانم یعنی گازنده حنج کومالین مافی جنان کومالین مافی مروان بحث کشتنا جنان دکن بحث کشتنا کچان دکن بحث هندی دکن گوگلک مال بعد نهلن کشتوان در کفن مثلا فرجنیه د کردستان یعنی افهموا نبيشلي نبتاع بدج مثلا كو رابورت ماديتي تجديد كو هندك بشانا زي بحثي مثلا عندي كان زلامي ما فيها قالك جنابين سي جنايان شار جنابين افا بالتالي نبيشلي ما في جنيه بزبط ما فهم برای بارس ما فتهنا ورگرتن نه هنا داخل کرنه افروکا ما فهمنا بو هل بجارتنا کسکی مدویتن ببیت شریک جانا من افروکا وک از کردک من ندیتیا باب من بویا ریگر اتریکا من دا بله پرانگه کی باب من آستیوی تیگهش نه یه چاویا بگمان جوازیت ناف آست روشنبیری یا منطقه گلک و فرقیه های لو او
برزبونا وان مافتانه زفری تابو نتیجه هشنا وی جوا که افریقا پیشیل کاریا مافه نبس یه جنتی تکنه مافه ظلامی جنتی تکنه چنکی وقت اجبار کرد وی جنب دتا وی کوری جملزند کرد بیشتر دی بوده که چامامتینی چه فلان کسی نبرنده یعنی ابد زفری تابو استوای تیجه هشتنه لا خام بوري از بحثي بتايبتي فرجنيه ديكم يعني وقت ام بحثي ويدي كيمكو زلامي ما فيها فاذا بتني بيشيليا اجر ببد بن زلامك بترجنا كبينت بيشيليا ما في وي ما في جني بخويا يعني از ويدي بيجم اون تشاوا دبينن في باش بالنسبه لتطبيق كرنو نجي بيجي كرنا هر ياسايا كي برنگه كي يدرس نو زفرتن بو خلطیا و یاسایه بلکه دی زفرتن بو خلطیا چسباندن و جیبجی کردن و یاسایش بکرتی نمونه کی بو من جو يعني عسى نمونه کی بو بیجا بله تمام نمونه کی اروپا افریقا هوا نشا همی بینرت خدای کسی هنه ابد بیجیتن کرد ترسن نشیم کنه دو جن و سه جن ام عرب بخوب ظالمینی زانی که ام کنه دو سه و چار و اب شریعت ما از بینم الگوبیت کانت گهشتنه السر بوچی فرجینی بوچی تعدد یا هات یا ساکرنش لای شریعت اسلامی و بوچار سریا آریشه که نبو آزراندنا آریشه که بو چاره سریا آریشه جنه که یا ظلامه که یا خزانه که نهاتی بو برزکرنا مافت اوی جنه هنه آن اوی ظلامه بوش لیلا خانم ببرا بوش دی ظلامک آریشه که جواکی چاره سر کد بوش حکومت چاره سر ناکد بوش دا صلاتدار چاره سر بوش یاسا چاره سر ناکدن بوش دی هیلی بو ظلامه کی چاره کیشه که جواکی چاره سر بکدن به فرجنیه به بریکه که بله فرمو بله بگمان فرجنی تعدد آنجی جنادویه یا سه یا چاره و شریعت ما بسلمانات تشتكى رب العالمين يكريا ياسايك بل تقلب ياسايا هنا ورب العالمين كريا مافكش مافت ظلامه یا بوی اگر پاراستنا مافت جنه نبوی اگر پیشیل کرنا مافت جنه بو چیش برچنکی اف شریعت هنه اف یاسایا نهات یا يعني جيبه جي كرني نهات يا برياردان شلاي رب العالمين الا عندك ياسايتين عندك قوانين تين هجر اف مرجع التطبيق كرني نبيتن الدف ظلامي حتى بكت الجنا دوي يوسي شريعات القلبي ظلامين بالعكس شريعات بيشتوي ظلامي نابيتن اف حقها تبدا سخوبه ببيني اجر اف حقها ببيت اجر بزبونه هزارها باش ليلى خانم بله اگر بكرتي بله كنجي ظلامي حقها بكت دو ان سي ان اتشار اگر هاتو چون مصلحتك یا شرعي ابروكا جهان هندي مديتي ما قولي بيبري ما حاليا امت نودا نا اراميه كناظن يا سرانسري جهان هاي افشار الجهان ابد تن ريدان يتبترت هنا كشتنت شراده ظلام وقت رجا جنا باشا ليلى خانم بكرتي وقت ما قالك كردا بكرتي اقربني دقيقه ابد قال ببولا ابد قال جانا هافشر وبهاين هافشر دغنجت يانا گلت گنجیت ماموستا اگر برانگه که یه کچا قرآن گوتیا بهتا جیبه جکنه بلکو برو واجی اگر تو بهی برانبری تصدیو ویچ اوتشته که رب العالمين يا حلال كريت قرآن بيرز أم بالصلماني أما نجيب جكنوي برانجك يا سايب يا مطلوب هل هو كي خده إشارة دافع أما نزفرت أبو خالتيا ويا سايب بالكود زفرت أبو خالتيا نتطبيق كت أو ظلم نشيت جناك بقدان كت ويحقنين بكت أدو أو ظلم نشيت عيد بقدان كت ويحقنين بكت سيرش برهند أو ظلم كت دوسي يتهو قالك سباس عتيبة ليلى نوري بروالد إن شاء الله وانا ما في جنانو كارجي رامل بندي دهوكي قرطوي إسلامي كردستان جدوكي بمرة وقال لك سباس نوال السعداوي نوسرو فيمينست دنگي كي بيشنگ بو لبواري ما في جنان لجهاني عربي دا لمانگي آزاري سال 2021 كوچي دواي كد بلام تا استا جنان دا سرانسري جهاني عربي دا لروجي جهاني جنان دا يادي ام خانم دا كنوا او سروكي هاو بشي دا مزرينري كومال جناني عربي بو مفاكاني مروف بو لماوي جهاني جدا چندين خلاتي ورقدوا
لەم راپۆرتەدا باسێکی کورتی ژیانی ئەم خانمە ئاگادار دەبین. داکۆکیکاری مافی ژنان و فەمەنیست و نووسری مەسری نەوال سەعداوی دەنێکی پێشەنگی مافی ژنان بوو لە جیهانی عەرەبیدا کە لەسەر بۆچوونەکانی دەست بەسەر کرابوو. چەندین پەرتووکی لەسەر ژن و خەتەنەی مینە بڵاو کردوتەوە ئەو بەڕاشکاوانە ڕخنەی لە نائەدالەتی حکومەت دەگرت. ئەوە دۆسیەکی ناڕەوایە زۆر بەڕوونی دژ بە یاسای ژمارە 3 ساڵی 1999 هەر بۆیە دەبێت دادگاڕەتی بکاتەوە. ئەسعداوی لە 21 ئازاری ساڵی 2021 لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کردووە. لە ژیاننامەی خۆیدا کچێکی ئیزیز باسی لە گەورەبوونی کردووە لە کەلتورێکی پیاوسالاریدا کە کچان تووشی دەستدرێژی کردن بوون لەوانە هاوسەرگیری منداڵان و خەتەنەکردنی مێینە. دوای ئەوەی خۆی کە کچێکی گەنج بووە ئەو ڕێکاری بۆ ئەنجام درابوو لە کاتێکدا لە ساڵەکانی 1950-1960دا کە وەک پزیشک کاری کردووە پیادەی هەڵمەتێکی سەرەتایی دژ خەتەنەکردن کردووە. دواتریش لە ژیانیدا ڕخنەی لە دەسەڵاتدارانی ئاینی و ئیسلامیەکان و حکوومەتەکانی دەگرت بەهۆی بەرگریکردنیان لە بەها کۆنەپەرستەکان. ئەوە مافی مرۆڤە کە بە شێوەیەکی ئاشیانە خۆپیشاندان بکات و لێیان نەدرێت نە لە پیاو نە لە ژن نەدرێت. منیش لێرەم تا ئەوە بڵێم هەروەها کە بڵێن ئەو ڕژێمەی لە ژن و پیاو دەدات لە خۆپیشاندانەکاندا نیشانەی لاوازیەتی نەک بەهێزبوونی. بۆچوونەکانی سەعداوی چەندین جار لەگەڵ دەسەڵاتدارانی مەسری تووشی کێشەی دەکرد. لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوو لە وەزارەتی تەندروستی دوور خرایەوە. لە ساڵی 1970 دوای ڕەخنەگرتن لە ئەنوەر ساداتی سەرۆکۆماری ئەو کاتەی مسر کەمێک پێش تیرۆرکردنی زیندانی کرا. لە ساڵانی 90ەکاندا دوای هەڕەشەی کوشتن لەلایەن چەکدارە ئیسلامیەکانەوە ماوەیەکی لە دەرەوەی مسر بەسەر برد. زۆرێک لە کتێبەکانی کە بریتین لە ژن و سێکس و ڕووی شاوراوەی حەوا لە دەرەوەی وڵات وەرگێڕدراون. من دەمەوێت لە کۆمەڵگایەکی دادپەروەرانەدا بژیم مرۆڤایەتی دادپەروەری و ئازادی تیابێت. من خەڵکی گوندم مرۆڤێکی ئاسایی و خاکیم داوای ژیانێکی سادە و ڕەوایانە دەکەم کە خەڵکی یەکتریان خۆش بوێت خەڵکی یەکتری نەکوژن بازرگانی بە ئاینەوە نەکرێت ڕاستگویی هەبێت پیاو خیانەت لە هاوسەرەکەی نەکات یەکسانی هەبێت و هیچی تر هەر بۆیە ئەگەر ئەوە بەدینەکەم خەبات دەکەم. هەرچەندێکە لە مەسردا کە زۆر جار وەک کێشە سازێک وێنا دەکرا کە بانگەشەی بۆ بۆچوونەکانی ڕۆژ ئاوای دەکرد هەندێک لە بەرهەمەکانی ئیدانەکران و لە کتێبەخانەکان ڕاکێشرانەوە. شایان پاشا بۆ راپۆرتی نادین ئیبراهیم دەنی ئەمریکا واشنگتن. هەر دەوێ دەلیڤێدا و لە ڕۆژە جیهانیە ژنانە میوانداریە خانم مای سینەمەکار و چالاکوانە مافین مرۆڤان دەکەین خانم ڤیان بڕێکن جودا بە ڕەوانی ژنی کردە بۆیە تێگەهشتنی و ژناک و خودی ئیرادەوە دەکارە مافین خوا بە دەستی خوا وەرگرە. سوپاس ڤیان خانج بۆ دەمیوە بەری ئەم بەحسێ خەباتە ژنا بکەین ji بۆ دەست خستنە مافی خوا لوشوناک و لە بەندا زەلامە میرا بمینن یان دەسەڵاتدارە بمینە تا مافی خۆ دەست بخن من دەخواست ئەس ژتە بپرسم باری چەندێکی مە بەحسێ فرەژنیت کرد ئەس باوریاتە لەسەر vê دیاردی وەرگرم ئەرێ نەها کۆمەلگەها کوردی باشترە جاران دەبێ مەسەلەیدا مەسەلا و زەڵام گەلک ژنابینتن gelek spas سلااو و ڕێز بۆ هاوا هەواڵان سلااو ڕێز بۆ هەمی بینەرە سپاس بۆ ئەفدەلی بە بۆ من چێ بوو تشتێک هاتە بیرا من ئەس حەسکەم vێرێ بێژم دەما من ناوال سەعداوی دیت هەواڵگیان زانی چاوا بوو ئەس گوندیمە وەختێک و گوندێتمە ژلای ڕژێما عێراقی هینگێ بە هاتنە شەوتاندن هاتنە سوڵتن ئەم مەجبور بوون هاتینە باژێڕە ئەس چوومە دبستانێکی من عەرەبی نازانی کچان بوو سەنەوی بوو گوتنە من تو هەرە برایەتیش بەرکوێ کوڕۆکی شتێکە لەن کوردیە ئەس چوومە وێرێ دی من هەندێک جەدەل کردن جاجار گەل کوڕە گەل کچۆژی یعنی من گوتە کچۆژی بوچی نادەرکەبن بوچیژی تاپێنە هەڵبن بوچین ژوورانە لە گوندا هەبوو لە گوندا کچا و ئازادی هەبوو gelek جودا بوو یعنی الباژێری دەماچوو دبستانێ و الگوندی gelek جودا بوو یعنی الگوندی gelek جوداهی نەبوو نابێنە کچ و کوڕادا نابێنە ژن و مێراندا ئێدی ئەو تشتێ من دیت من ڕەخنەت کرد ڕۆژێکی هەواڵێکی کرد بیرا مناهێت کی بوو سڵاوێت من لێ ئەگەل بیرێ بیت و ئەگەر گول من ببیت گوتە من باوەڕ کرد و پەرتوکێت ناوە سەعداوێت خوێنی دەلیڤەیەک جوان بوو بەلێ من گوتی ئەو کیە گوت چاوە تو نزانی تو گەل ئەوە کوێیت تو کوێت ئەخبێت پەرتوکێت وێت خوێنی
بله برحال فقرينا صحبت أخو فيان خان مسألة فرجني بله فرق مقود از عربي نظام لوالجي كيا ونها شانازم كو أو تتبيرا من بله هلبت تو بسيارات بيجيتن كاتش جوازي هيا بري من بري فرجني يعني هابو نهاجي هيا لأنها باشترا عنا هلبت باشترا چاوانه باشترا دیتنا من ملت هشیار بویا گلک جی یعنی اف پیدا بونا تکنولوژی اف اینترنت اف ستلایت اف تکلیت جیهانی اف رخنه گردن و اف مروبین آزاد و اف خباتت هلبت تاثیر خواهی کری کارتینا خواهی کری تو بیجی ویان خان پیشیلیا دجی معافی جنان اگر زلامک بتر جنکی ها بتن یا نه هلبت جناد بن ظلام جی از هر دم بیجم گرک جن بری کو مافی خواه بپرسید ارکی خواه بزانید راستی یعنی دایی که جوید بن جنو میر دایی که باب ماموستا سر کرده همی جنید بن اگر جنه که آزاد نبی او اگر ترسی او داگیر کردی مجیه داگیر کردی چاوت شیطندک انسان آزاد پرورده کرد دایک بن باب بن ماموستا بن سر کرده بن نیر بن می بن یعنی جن گلک ارکی خواب زانید کو ارکی گلک مازنا باشا كاريوا هنري وكو سينما كار فيلم نوار رخنا جهاد نقلت كو بتني بحث جنات كان يعني برواني جنات كان ياك وكوماتش الكازي كوم بخرج ديتيا موزيكا قالك جوان وريكوبيك نيدان او جي خبات جبو ما في جنان بشي وين جدا باشترج باورياتج يا صادانان ودا صلاة بريارة بدن تشتي وصا يعني تو چه هادی بینی؟ از بیجم هزار دی گوتنا منینه گوتنا با کالین مایا دا پیرو با پیرین مایا دبیجن هزار گوتن گوری کریاره که یعنی اندی هم بیجین ما چی هجن جیدا بریوان مایا سری چوهای کردستان حیرانوی اوینا خواد گوتن بجنو بالا خواد گوتن میاتی ها خواد گوتن شانازی و کلتوری ما وصایه اما کردستان هلبت دی وقتی که دلیوه بین بوکیچه و بوجنه یا شیانه خواهین هنریت کردن یا سیاسیت کردن یا عسکریت کردن و ما اول جهانه اثبات کرد او شانازیان من کما چلکزیل دهو که هلبت تنه او بوکو بیجین امشه امتکارین و اره کلتور مایا چاندا مایا او جنین من سرکردن عسکری سرکردن سیاسی جهان نبودنگ خوابرینه همیش کلتور متین بله از شانازیه بید کم کردستان کلتور هی بله ببوره ده بحثي مسألة كلتوري كريم دو خاص بزانم أتزانم وشالاكية جيبري كان صلال دهوكي كريل ديجي كلتورين بيعني بالتايبة ديجي كلتوري خليجي وجلو برجدوان كودين إنا كردستان بتاعي بلجي خانم قال كي زوزو بيد أخبار دبن أو بوجه رخنة ولدار على دهوكي أو بخاطرك نجهشتنك هبو هندك ولدار بون كي بون هندك كاس بون یا شوان وکا ام دجی دینکی نه آنجی حجابکی نه آن دجی کلتورکی نه ام ندجی چه کلتورایی نه لبله متنه شانازم از ایک جوان جنابم کب صدان جن ام کتینه جاده و ما تینا نیوا باجری دهو که و ما البرد و لوزرنا داوت که جلین خواهین رنگینین کردواری و تنر دروش ممای او بو نابو عبای خلیجی بله بو رنگ کردواری یعنی ام دا خازاوی کردواریت که این راستی ویژیان آزاد کنیا که محبوه و ده هبیتن کردستان هردم جروکت مدا سترانت مدا داستانت مدا هردم هبویه و دچان دا مدا هبویه و جنام استرانات بید و برخوادانت کرد و سرکداتی جید کرد حلبا باشا بسیار دعوی ویان خانم يعني انت ازام نكات السويد ستوكهولم بمراي تو بري چندك الكردستاني بيت الكردستاني مازون بي جيا وكالتي هنري وهر چند الكردستاني بي بترجيانتا بيشيليا ما في جنان لكردستاني هي عنا دمي ام دبيلين او تين كشتن خانم جبر كودا خوازا ازاد يا خودكن ريل وانتي قرتن هنك جلسر وانتي نفرس كريم يعني بيشيلي دجي ما في وان هي عنا بله هيا بله هيا نو بيجين كا بيش كافتن جنينا بيش كافتن جهانا لي بيشيلي جي هيا جهالا بيشيلي دي تواريدا د ما في مروان ده هيا ميرو جنا د ما في هيش ده هنا كو باورت كان كو جن ناميسا هيش ده هنا يعني جلت كم ترى من ليه هيا و يا صاد هنا قارتن و هنا هموار كرن و
برابانی تێتاکردن و ڕێکخراو هەنا و بزاف تێتاکردن لێبەلێ گوهۆڕینا هەردەم قوربانیەت هەین ڕاستی یعنی ژن تێتە پێش و ژن هەندێکی نایەتە قەبیلکردن ژن لای هەندێکابە هەندێک هەسابە هەندێک جاران قوربانیەت هەین لێبەلێ گوهۆڕینجیەت هەین بەرە باشیە وڵاتێ من هەڵبەت گرێدایی سیستەمی سیاسی نە گرێدایی ئازادیە نە وڵاتێکی ئازاد مرۆڤێک ئازاد تێدا پەروەردە بن ڕەخنێن من گەلێکێک هەین سەر پەروەردەمە بگشتی ئیدی ئەو پەروەردە ئەوەکو سیستەمێکی دا تێتە داناندن جداهیە دەخیتە ناوبەینە مرۆڤان نەبەس تەنێ نێرومێ بەڵکو مرۆڤان طبقەین مرۆڤان ji ber hindê em dixwazin ku perwerdeka gelka saxlan bîtin ku tesîrê malbata jî biket medyayeka gelka saxlan bît ku tesîrê jinê jî biket. خانم ڤیان مای سینەمەکار و چالاکوانە مافێ مرۆڤان ji Stockholm Swîdê bi me re bû gelkî spas. ژمارەیەک ژنی دەست ڕەنگین لە کارگای مافور لە سلێمانی خەریکی دروستکردنی فەرش و مافوری کوردین ئەم کارگەیە کە ماوەی 26 ساڵە دامەزراوە ڕۆڵێکی گرنگ لە بەرهەمهێنانی ناوخۆیدا گێڕاوە بەڵام لە ئێستادا بەهۆی هاوردەکردنی دەرەکیەوە کارکردن لەم کارگایەدا زۆر کەمی کردووە. جیهان بەگەشتنی بە کارگەکە دەچێتە مەخزەنی خوریەکان خەریکی لێکردنەوەی خوریەکانە دوای کێشانەکردنی لەسەر قەپانەکە دەیباتە شوێنی کارەکەی ئێمە لە سعات 8 بۆ 9 بیانی لێرەین هەتا یەکی پاشنیۆڕۆ لە هەفتەیەکە ئیتر تەبەنەر 5 ڕۆژ داوامکردن هەیە ئێمە کاتێککە ئیشەکەن خوریمان لێ ئەبڕێت ئەمە مەخزەنەکەمانە هەموو گوێنێکمان کراوەتە خوریەوە ئەنجادیم بە پێی پێویستی خۆمان خوریەکان دەرەکەین بەم تەرازوی کێشین بە پێی غرام ئەمانەنێ بۆ فەرشەکە بۆی بزانین ئەو فەرشە کاتی تەواو بوو چەندێکی لەم خوریە تێچووە. ئێرە کارگەی مافورە لە شاری سلێمانی ئەم کارگەیە لە ساڵی 1997ەوە دامەزراوە بە مەبەستی دروستکردنی فەرش و مافوری کوردی لێرە چەند ژنێکی دەستڕەنگین کار دەکەن و دەڵێن نیوەی تەمەنیان لەم کارەدا بەسەر بردووە. 29 ساڵە دەوامەکەم ئەو سازوو باش بوو ئیشمان هەبوو شتێکی باش مەعاش باش بوو ئیشەکەمان قورسە ئیلاگە بین پێی بەس خۆشە چەند ساڵە لێرە دەوامەکەین ئەوسا باش بوو ئێسایتر بڵێ وای هێنە خۆش کەوتووە پەکی کەوتوێتە بڵێ توانای ئەوەی نەماوەکو جاران بڵێ ئەو ئیشەکات. لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا ئەم کارگەیە ڕۆڵێکی گرنگی لە بەرەمێنانی ناوخۆیدا گێڕاوە بەڵام بەهۆی منافەسەی بازار و هاوردەی دەرەکیەوە کارکردن بە ئاستێکی زۆر تیایدا لاواز بووە. ڕێوەبەری کارگەکەش دەڵێت هەرچەندە بەرهەمی ئەوان گرانتر دەکەوێت لەسەر کڕیار بەڵام کوالێتیەکەی زۆر باشترە لەوانەی هاوردە دەکرێن. مەڕوومەڵاتی خۆمان خوریەکانی ئەوان بوو لە کۆی دەمان شوشتەوە لە کفری دەمان ڕێست کارگێک لە کفریە بوو ئەو زار ڕنگمان دەکرد و تەوزەی هەموو معاملەکانی کوردستان و ناوەڕاست و جنوبی عێراقشمان دەکرد بەڵام ئێستا بەداخەوە کارگەی کۆی نەماوە کە خوریەکانە شواتەوە لە کفریش نەماوە هیواداری حکومەت گوێی لەو قسانە بیت و ئەو کارگانە بکاتەوە بەڕاست فەرش دێت لە وڵاتان دێت تێرانە بەڵام ئەو فەرشانەی کە دێن ئایا ئەو فەرشانی ئێمن ئایا ئەو فەرشانن کە ئەگەنشان شانی مافورەکانی ئێمە نەخێت. جیهان دڵخۆشە بەم کارەی کە چەندین ساڵی تەمەنی خۆی پێبەخشیوە بۆیە داوا دەکات حکوومەت ئاوڕێک لە کارگەکە بداتەوە و بۆ ئەوەی بتوانن لە ئایندەدا ببێتە شوێنێک بۆ ڕەخساندنی هەلی کار و زیاترکردنی بەرهەمی ناوخۆ. هەتا بتوانم حەزەکەم هەر لەسەر کاری خۆم بەردەوام بووم بێزاربوونم لەسەر کارەکەم و شانازیشی پێوەکەم چونکە من بەڕاستی دڵخۆشم بۆی کە لە کارگێکی ئاوایە هەمووی ئافرەتە مەدیرەکەمان زۆر زۆر باشە لەگەڵمان بەڕاستی. هەرچەندە بە پێی قسەی سەرپەرشتیاران ئاستی بەرەمێنان لەم کارگەیە دابەزیوە بەڵام خواستی بەشێک لە هاوڵاتیان بۆ داواکاریە تایبەتیەکانیان وای کردووە هێشتا بەردەوام بن لە کارکردن لە کارگەکەدا و پژێوی ژیانیش بێت بۆ چەندین ژن. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. ئەوە لە ڕۆژە جیهانی یانفنێتەوەی ژنانم چیرۆکن خانمێن ئیرانی دەبیسیم کاچەوەوان بڕیارێن خوددانە ئەگەر ئەو لە وڵاتی خوا ببینین یانژی ڕاستی ئاستانگا ببن لەوەر یانژی هەوڵا دەرکەتنی بدن و بە ئازادی بڕیاری سەرکار و ژیانەخۆ پاشە ڕۆژەخوا بدن.
شیرینی خانەیەک لە تاران بە تامی پاریس لە دوای خۆپیشاندانەکانی ژن ژیان ئازادی دۆخی ژنانیش لە ئێران لە چاو ڕابردوو جیاوازترە. ئەم خانمە تارانیەش کە لە پاریس بۆ شیرین دروستکردن خوێندوێتی بۆی دەکرا وەک هەزارانی دی کونجی وڵاتێکی هەندەران هەڵبژێرێت. لەوەتەی دەستیشی داوەتە ئەم کارە بۆتە سایە بۆ ژنانی تر. 7 کەس لە شیرینی خانەکەی کار دەکەن کە زۆربەیان لە ژنانن. شیرینەکەی نێوبانجی خۆی هەیە و لە شوێنێکی وەها گشتیشدا درک بە گۆڕانکاری کۆمەڵایەتەکان ئەکرێت. هەمیشە بە چالش‌های بسیار زیادی مواجه بودیم. وەک ژن ڕوبەڕووی چەندین ئاڵنگیری دەبینەوە ڕۆژانە ژیانێکی سەختانە بەڕێ دەکەین. خۆمان نین. هەمیشە بۆ ژن لە ئێراندا دوو جۆرە ژیان دەژین. ژیانێکی ڕاستەقینە لە نێو ماڵەکانمان و ژیانێکی درۆیینەش لە دەرەوە لە بەردەم خەڵکدا کە سەپاندویانە بەسەرماندا دەبێت لە ترسدا گۆڕایڵ بین. دوای کوژانی کچە سەقزیەکە ژینا ئەمینی لە تاران خۆپیشاندانی خەڵک ئەم دۆخەی ئێستای هێناوەتە کایەوە. نەمانی حیجابی زۆرە ملێ ئەو ئازادیە و بربژارە بە شوێنەکان و شەقامەکانی تارانەوە دەبیندێن. لە نێو شیرینی خانەکەی شەهرەزادیش دنیایەکی دیە. ئەم خانمەش یەکێکە لە وەستاکان و باسی ئەو جیاوازیە کات. چیزی که توی چهره زنها من الان میبینم با چیزی که توی چهره زن 6 ماه پیش ئەوەی لە ڕوخساری ژنان دەیبینم زۆر جیاوازترە لە چاو 6 مانگی ڕابردوو پێش ئەوەی کە ناڕەزایەتیەکان سەرهەڵ بدەن. لە دوای خۆپیشاندانەکانی خەڵکی ئێران جۆرێک لە ئازادی خوڵقاوە. هێشتا ئەوانەش کەم نین کە وەک نەریت و باوەڕی ئاینی حیجابیان کردووە. ئەم دایکە کە مامۆستای خانەنشینە و تەمەنی 58 ساڵە دەبێژێت چیتر ناتوانێت حیجاب بەسەر کچەکەیدا بسەپێنێ. حجاب جوری شده که دیگه انگار خیلی راحتن همه. بۆ مەسەلەی حیجاب خەڵک ئازاتر بووە. چیتر ناتوانم سەرزەنشتی منداڵەکانم بکەم و زۆریان لێ بکەم. بەخۆم هەر بە خێزانی سەرماندا پۆشراو بووە وەک مەسەلەیەکی ئاینی. بەڵام بەداخەوە چیتر ناتوانم لەگەڵ منداڵەکانم باسی ئەو بیر و باوەڕانە بکەم. شەهرەزاد باسی گەمار و ئابوووریەکانەکات چەند کاری کردووەتە سەر کارەکەی و دەستکەوتنی کەرەستەی پێویست. بەڵام دەشخوازێ لە چەند شارێکی دی ئێران شیرینی خانە بکاتەوە و هاوشێوەی نیشتیمان چاویشی لە دۆحە و دووبەی و پاریسە کە شیرینی خانمە تارانیەکە تام بکەن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. لەم مانگەدا بیرەوەری 32 ساڵەی ڕاپەڕینی کورد لە کوردستانی عێراق تێدەپەڕێت کە لە ئەنجامدا حکوومەتێکی هەرێم و دامەزرا و دوای هەلبەتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم هەر بەم بوونەوە پامری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوەر لەگەڵ پێشمەرگەیەک و چەند کەسیشیان قسەی کردووە کە ڕۆلیان هەبووە لە داگیرساندنی ئەو ڕاپەڕینەدا. پێشمەرگەیەکی دێرینە و لە ڕاپەڕینەکەی کووردا لە ساڵی 1991 ڕۆڵی هەبووە. دوای تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر ڕاپەڕیندا شێرزاد باوەنووری پێی وایە هێشتا ئامانجەکانی ڕاپەڕین بە تەواوەتی بەدی نەهاتوون. ڕاپەڕین بێسوود نەبوو، قازانجی زۆر گەورەی بوو، ڕووداوێکی زۆر گەورە بوو لە ماوەی ئەو 100 ساڵە ئەوەی کە ڕاپەڕینی دواخستوە لە ئامانجی ڕاپەڕین لایدا بەداخەوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ کورد خۆمان و لە سەروی ئەوەوە دەسەڵاتی کوردی حیزبە کوردیەکان بەڕاستی نەیان توانی ئەو دەرفەتە مێژوویە گەورە ئەو وەرچەرخانە گەورە بەکاربێنن بۆ یەجگاری لە ناوبردنی ستەم و زوڵم و ئەو دەڵێت 32 ساڵە دەرفەتی پێشکەوتن لە بەردەم کوردایە بەڵام دەسەڵاتی سیاسی دەرفەتەکەی نەقۆستوەتەوە. لە ڕاپەڕینەوە تا ئێستا دەرفەتە بۆ ئێمە پێشکەوین، دەرفەتە بۆ ئێمە پێشکەوین. ئەی تۆ ئەبینی 30 دەوڵەتی دنیا لەگەڵ ئێمە بووە لە سەروی هەمویان و ئەمریکا تا ئەو لەحزەیەش لەگەڵ ئێمەیە و ئامۆژگاریمانەکە و پێمانەڵێ یعنی ئەمە لە هەموو تاریخی کووردا ڕووی نەداوە. 32 ساڵ بەسەر ڕاپەڕیندا تێپەڕ دەبێت. حیزب و لایەنەکان شانازی بە ڕاپەڕینەوە دەکەن و هەر لایەنە و باسی ڕۆڵی خۆی لە ڕاپەڕیندا دەکات. لە بەرامبەریشدا بەشێک لە بەرپرسان ڕەخنە دەگرن و پێیان وایە ئامانجەکانی ڕاپەڕین بەلاڕێدا براوە.
لە ناو شەقامی کوردستانیشدا ڕای جیاواز لەبارەی ڕاپەڕینەوە هەیە. ئەو خاڵانەیان ئەو ئامانجانەی کە ڕاپەڕین ئێمە لێ وەکو نەتەوە وەکو کورد لێ ماڕوانیوە ڕەنگە بەشێکی بەدی هاتبێ و بەشێکشی بەردەوام بێ لە بەدیێنان ئەمە بۆ واتایە نییە کە ئێمە ڕاپەڕیمان پێڕەفز بێت ئەکرێ ئەو شتانەی کە لە سیسای ڕابردووە وەکو پرۆسە کە کلی کورد بۆی تێکۆشاوە بەرهەم نهاتووە لە داهاتووە بکرێتە ئەولوێتی کار لەلایەن هەموو حزبە سیاسیەکانەوە. وڵای ڕاپەڕین شتێکی باش بوو بۆ بەرپرسەکان نەک بۆ کۆمەلگای خەڵکی کوردستان. ڕاپەڕینەوان بوونە خاوەنی وەنەوشە و سەروەت و ڤیلا و جواز و بۆ خۆیان گەشتی خانەوادەکانیان بۆ ئێمەش بووە بەدبەختی و نەهامەتی. شێرزاد باوەنووری کە لە شەڕی بەعزدا بەشێکی جەستەی لەدەست داوە پێی وایە گەرلایەنەکان دۆخی ئێستای هەرێم باش نەکەن. دوور نییە خەڵک کە لە دژی بەعس ڕاپەڕی ناڕزایەتی گەورە دژی لایەنە کوردیەکانیش دەست پێ بکات. ئەگەر ئێمەش با بڵێن حیزبەکانی ئێمە و ئەو دەسەڵاتەی ئێستا هەیە پێم وایە ئەگەر لەگەڵ چاکسازی نەبێ و لەگەڵ میلەتەکە نەبێ و خۆی ئامادە نەکا بۆ دەربازبوون لەو قەیرانە من پێم وایە خەڵک چۆن ڕاپەڕینی کرد بەرامبەر بە گەورەترین دەسەڵات هەروایش ڕاپەڕینەکە بەرامبەر بەم خەڵک تا ئێستا تعاتفەکەی وای لێ کردووە و زوڵمی سەدام وای لێ کردووە ئەگینا زۆر ئاسانە ڕاپەڕین بەرامبەر بە ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە کە من خۆم بەشێکم لێ. دوای تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر ڕاپەڕین و ڕزگاربوونی کوردانی هەرێمی کوردستان لە دەسەڵاتی بەعز بەڵام هێشتا بەشێکی زۆری دانیشتوانی هەرێم نیگەرانن لەو دەسەڵاتە سیاسیەی کە 32 ساڵە پێکێنراوە و کورد خۆی پێکێنەرێتی. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. وەکو بینیمان ئەگەر زۆربەی ئەو کەسانەی کە ئەو ڕۆژیان لە بیرە بە شانازی و باسی ئەو گۆڕانکاریە میژیوە دەکەن بەڵام کەسانێکیش هەند دەڵێن خراپ یان خەبات و خوێنی ئەو شۆڕەشە بێسوود بوو بەهۆی سەختی بارودۆخی ئێستای ژیان لە هەرێمی کوردستان و ناکۆکیەکان لە نێوان پارتە سیاسیەکاندا. نووسەر لەتیف فاتح فەرج لە کەرکووکی ئێستا ڕاستەوخۆ لە گەڵمانە بۆ باسکردنی ئەم بیرەوەریانە ئەم کاتت باش کاک لەتیف حەز نەکرد بزانم ئێمە لە ڕاپۆرتەکەدا و تۆش بینیت خەڵک باسی چاکی و خراپی ئەو ڕاپەڕینە دەکەن بە کورتی تۆ چۆن چاکی و خراپیەکانی دەبینیت؟ کاتی ئێوە باش هەڵبەت یەکێ لە دەرکەوتەکانی ڕاپەڕین ئەوەیە کە تۆ بێی بەراوردی بارودۆخی دوای ڕاپەڕین لەگەڵ پێش ڕاپەڕینا بکەی یعنی بۆی بدانی چی ڕوویدا چی گۆڕانکاری بوو و چی بەرەهمات لەمە کە تۆ دێ بەراوردی پێش ڕاپەڕین لەگەڵ دوای ڕاپەڕیناکەی کۆمەڵشت بۆ دەرەکەوێت کە لایەنی ئەرێنی هەیە و لایەن ئەرێنی هەیە لایەن ئەرێنەکانەوەیە کە ئینسانی کورد ئازادانە قساکە بیرروڕای خۆی دەرێ هەرچەندە ئەمەش بۆ کۆمەڵی کێشە و گیرروستی خۆیەیە مەسەلەن جۆرێک لە خۆخاوەری دروست بووە بەڵام لەگەڵەوەیشە زەبروزدەنگ هەیە تەوسانەوە هەیە کێشەی ئازادی بیرروڕا هەیە کێشەی تاوتێبڕینی دەوروبەر هەیە هەموومانە ئەنجا بەو جۆرن کاک لەتیف بەڵام ئێمە کە باسی جیاوازی ئەم کات پێش 32 ساڵ 31 ساڵ 32 ساڵ لەگەڵ ئێستا بکەین دەبێ ئەوەشمان لەبیر بێ لە 32 ساڵی ڕابردوودا پێشکەوتنی زۆر گەورە لە جیهانا بووە لە ژیانی خەڵکا لە کۆمەلگا بووە یعنی ئەگەر کۆمەلگایەکی ئازاد 32 ساڵ گەشە بکاتن خۆ دەزانی لە چەند پێش دەکەوێت هەڵبەت ئەگەر ئێمە بێین بەراوردی کوردستان بە هەندێک شوێنی بکەین بۆ وڵاتانی باڵقان لەگەڵ ئێمە زۆرێک لە ئازادیان وەرگرت خەڵکانی سلۆڤاکیا کە بەش بوون یوگۆسلاڤیا هەموومانە بەڵام زمینەی ئازادی بۆ ئەوان زمینەی بەرەو پێشتن بۆ ئەوان زمینەی خۆخاوەنی بۆ ئەوان زۆر باش بوو ئێمە بۆ لەبەرەوەی ئێمە سحری ڕاپەڕینمان بەتاڵ کردەوە بەداخەوە سحر یا پەرجووی ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین بە تاڵان و بڕۆ بە ڕاوڕوت بە فرۆشتنی بەڵێن ژێرخانی ئابووری بە شەڕی ناوخۆ بە دەستگرتنی دوژمن بۆ نێو ماڵەکەمان بەمانە سحری ڕاپەڕینمان بەتاڵ کردەوە بۆیە ئەمانە گرفتن کە ینی زۆر دەبێت گۆڕانکاری زۆر گەورە دروست بێت
کاک لەتیف دەنگەکە جارجار دەبڕێ هیوادارم باش بێ بەڵام دەمیست باسی ئەوە بکەم یعنی بەڵام ئێمە دەبێ بێئومیدی خەڵکیش لەبیر نەکەین کە زۆربەی هەرە زۆریان کە گەنجەکان ئێستا هەر ڕاپەڕینیان لەبیر نییە یان بەشداریان نەکردووە گەشتە ڕادەیەک بۆ نمونە پێش چەند ڕۆژێک لە هەڵەبجە کوڕی شەهیدێکی ڕاپەڕین دەچێ وێنەی باوکی لەناو شەهیدان دەرەکە و ناوەکەی ئەسرتەوە یعنی ئەم بێئومیدیە ئەو نیگەرانیانە پەیوەندی بەوەیە کوڕی شەهیدەکە لە هەڵەبجەیە لە ڕاپەڕین کە دێ ناوەکەی باوکی لابا ئەمە پەیوەندی بە یەک دۆخەوەیە پەیوەندی بەوەیە کە بەراوردی بینی ژیانی خۆی کە کوڕی شەهیدێکە یا برای شەهیدە لەگەڵ ژیانی کوڕی بەرپرسێکاکە کتی بەرپرسێکاکە سیرەکە ئاسمان و ڕێسمانە ئێمە بەگژی هاتێتەوە ئەمە ئەڵێ باشە بەم باوکەی من بۆ ئەمەیکەی من بۆ خۆم ڕەنگاوەکی کاکە کەسیرێک بمەوە بەڵام لە گشتیشە لە لای گشتیش جۆرێک لە بێزاری لە نیگەرانی لە تووڕێی هەیە ئەمە پەیوەندی بەوەیە کە پارتیویەکێتی یا حکومڕانی هەرێمی کوردستان نەیانتوانی حکومڕانیەکی گشت گیر بن نەیانتوانی حکومڕانیە دروستکەن کە خەڵک بخۆی بە خاوەنی بدانێ یعنی گرفتی گەورە ئەوەیە ڕاپەڕین هی هەمومان بوو بەڵام بەرهەمەکانی ڕاپەڕینی هەمومان نییە دەستکەوتەکانی ڕاپەڕینی هەمومان نییە ئەمەش کێشەی زۆر گەورە دروستەکە زۆرجار لەگەڵ مناڵەکانی خۆما لەگەڵ کوردستانی خۆما تووشێم کێشەیە بم چونکە ئەوانیش پرسیاری دەستکەوتەکانەکەن ئەڵێن تۆ ئەمانە تۆ و هاوڕێکانت یا کەسانی تکامیان کرد بۆی وەرتەرخانێک دروست بێ یەکوا بەرهەمی و تەرخەکە بۆ باش کاک لەتیف خۆ ڕاپەڕین دژی ڕژیمی سەدام حوسێن بوو و ئازادیەکی باش لە هەرێما پەیا بوو بەڵام ئێستا ناڕەزایەتی و بێزاری گەورە شێوە خۆت باسەکەی و مناڵەکانی خۆتش باس ئەکەن مادەم ئەو ناڕەزایەتیە مادەم ئەو دژایەتی هەیە لە دژی دەسەڵاتداران ئەی بۆ ڕاپەڕینێک بە شێوەیەکی تر ناکرێ بۆ ئەوەی وەزعەکەیان چاک بێ من باوەڕم وایە قسەکردن لەسەر ڕاپەڕینێکی تر قسەکردن لەسەر خۆسازدانێکی تر قسەکردن لەسەرەوەی کە گۆڕانکاری دروست بێ کە ناکرێت سەبەبێکی ئەساسی هەیە یعنی یەک هۆکاری بنچینەی هەیە هۆکارە بنچینەیەکە بریتە لەوەی کە کورد بەسەر نەیارێکی سەرسەختە بەسەر دژمنیەکە کە هاوزمانی نییە دەوسێنەرەیەکە کە ئەنفالی کردووە کیمیابارانی کردووە سڕیوێتەوە لە ناوی داوە بەسەر ئەوە ڕاپەڕینی کرد بەڵام ئەمەی کە ئێستا حکومڕانیەکە هاوزمانێکی ئەیتۆستێنێتەوە نانی نادا برسیەکە کارەبای پێویست نادا کۆمەڵێک کێشە و گرتێ بەڵام کورد پێی وایە شێوازی بەگژاتنەوەی ئەم دەبێت گۆڕانکاری بەسەر مەسەرەن شێوازی یەکەم ئێمە خۆپیشاندان کرا بەگژاتنەوە کرا ئۆپۆسیۆن دروست بوو بە خەڵکی زۆر هاتە سەر شەقام تەنان کاردانەوەی دەسەڵات بەرامبەر بە ئۆپۆسیۆن و بەرامبەر بە ئازادی خوازان بە پیشە گوڵام درایەوە لەگەڵەوەی هێشتا ومێدێک هەیە بۆی کە ئەم دەسەڵاتە نەتوانێت یان لانی کەم شعور بکە هۆشیاری ئەوەی هەبێ کە ئاوا ناتوانێت حکومڕانی بکە ئەم فرسەتە ئەم بوارێک کە بەم دەسەڵاتە درراوە بە بڕای من بوارێک زۆر بەڵام 30 ساڵە کە هێشتا بوار هەیە ئەم دەسەڵاتە گرفتێکی ینی هێزی تێکداری دەست بەسەر کردوەتی خۆی موتلای ئەوە پەیوەندی دیپلۆماسی لای ئەوە وڵاتانی دەرەوەش بە ئەمریکاشەوە کە دێن مامەڵە لەگەڵەوەکەن دێن بۆ لەگەڵەوەکەن لەگەڵ بەدیلی ئەوانەیکرد بەڵێ نووسەر لەتیف فاتح فەرش دەکرد لەگەڵمان بوو باسکردنی بیرەوەریەکانی پێش 30 ساڵ و ڕاپەڕین و هەربەر ئامانجەکانی زۆر سوپاس کاکە لەتیف دەستەکانی خۆش زۆر بەڕێزی ئۆگاوا هۆنەرمەندن ناودار بەر بە ئۆسکاری ڤەدیچن کو بەری پشتی چەند ڕۆژایە لە هەفتیابۆری نامزەتین کو خەڵاتین هاتینە دەستنیشانکردن ji بۆ خەڵاتین ئیندیپەندنت سپرنت لە سانتا مانیکا داویە هەفتیەدا لەسەر پلان و ڕەوشین خوێن دەرونی ji بۆ vê ڕۆژێ داخفتن بۆ نمونە هەنێک شوان هۆنەرمەندا هەنێک و بەحسی ژیانەخوا دکن بەحسی وان ڕۆژا دکن و کاری وان تێدا هەیە و لەوان چەند ڕۆژین و لە بەندە هەندێنەکە گەلۆ ئەوەی بین دەستنیشانکردن وەکە وەرگرین خەڵاتەن ئەف خانم جیمی لی کۆرتێزە یاکو هاتیە دەستنیشانکردش بۆ وەرگرتنە خەڵاتی وێ خەڵاتی وەکە ئەکتەرێک دڕۆڵێ هەر تشت بۆ هەر دەمی و چێت بە بلاچی بە ئەگەر بە ئینگلیزیان بێژن everything everywhere all at once
وەرە وەرگرتنیانە ئەو دەبێژە و نەها و گەلکی کەیف خۆشە و دەمەکی خۆش دەبینە گەلە خۆتژی ئەم دەبینن هاتنە دەستنیشانکردن بۆ وەرگرتنە خەڵاتان هەلبەت خەڵاتن باشترین فلیم باشترین ئەکتەر باشترین ئەکتەراژن باشترین ئەکتەراژن و باشترین فلیم و دەرهێنەرژی یعنی ئەم لێ بەنداوێنە لە چەند ڕۆژین بین ئەم وان سەرکەفتیان وان خەڵاتان یان کووەرگرین وان خەڵاتان ناز بکەین هەتا سبەی دیگەینێک دبەرنەما کورد و نەخشن دەژی ئەە دەخیلی شەمۆ و تەڤایە کارمەندین بەشی کوردی دەنگی ئەمریکا ئیڤیا خۆشی و شادی ژوەڵا دکن و خدا حافظ.